ساڵانە و لەگەڵ هاتنی وەرزی گەرمە هاوڵاتیان بۆ گەشت و سەیران ڕوو لە دەڤەری سۆران دەکەن، بەڵام بەهۆی نەشارەزاییان لە مەلەکردن و پابەند نەبوونیان بە ڕێنماییەکان تاوەکو ئێستا 7 هاوڵاتی لە ڕووبارەکانی دەڤەرەکە خنکاون و 6 کەسیشیان لە خنکان ڕزگار کراون. ئەو ڕێژە زۆرەی خنکانیش دەگەڕێتەوە بۆ نەبوونی وشکاری لەلایەن هاوڵاتیانەوە کە زۆر جار مەلەی تیادا دەکەن یاخود بۆ وێنەگرتن دەچنە شوێنی مەترسیدار. لێژی و قوڵی و ساردی و زۆری ئاوی ڕووبارەکان و توانەوەی بەفر لە ناوچە کوێستانەکانی شوای کردووە ڕووبارەکان مەترسیدار بن و خنکانی بەشێک لە هاوڵاتیانی لێ بکەوێتەوە. بەڵێ بەداخەوە لە سەرەتای ساڵەوە تاوەکو ئێستا 7 هاوڵاتی لە ڕووبارەکانی سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران کە سنووری هەر 4 قەزایەکانی سۆران و چۆمان و مێرگچۆر و ڕەواندوز لەخۆ دەگرێت، با بڵێن سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لەخۆ دەگرێت لە ڕووبارەکانی دووچاری خنکان هاتوون. تیمەکانمان لە مەلەوانی و ڕزگارکردن توانویانە 6 هاوڵاتیش لە مەترسی خنکان لە کاتی مەلەوانیکردن کە هەر 6یان بەڕێگەز نەتەوەی عەرەب بوون توانیان لە کاتی مەلەوانیکردن لە مەترسی خنکان ڕزگار بکرێت. لە کۆی ئەو 7 هاوڵاتیەی لە ڕووبارەکاندا لە سنووری سۆران خنکاون 5یان گەشتیارن. بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆرانیش دەڵێت ئەو شوێنانەی مەترسیان لێ دەکرێت بە هەماهەنگی لەگەڵ بەرگری شارستانی سۆران تابلۆی ئاگادارکردنەوەیان لێداناوە، بەڵام زۆری ڕووداوەکان بۆ پابەند نەبوونی هاوڵاتیان دەگەڕێتەوە بە ڕێنماییەکان. هەروەها ڕاشی دەگەێنێت هەر ناوچەیەکی گەشتیاری مەرجی سەلامەتی تیادا نەبێت دای دەخەن. بەخۆتان زانن من ناوچەکەمە ناوچەیەکی یەکجار فراوانە لە ڕووی ڕووبار و سەرچاوی ئاوی سازگار نەکەیت ئێمە لە هەر شوێنێک ئێشەگیری دابرێن، دەکرێت خەڵکی و گەشتیاران هاوکار و هەماهەنگی ڕێنماییەکانی حکوومەت بن بۆ ئەوی بەر لە هەموو شتێک سەلامەتی جانی خۆیان و خێزانەکانیان پارێزرا بێتن نەچنە هەموو شوێنێک و بەتایبەتیش لەو شوێنانەی کە مەترسیان لەسەر بەرگری شارستانی مەتەنسیق لەگە بەڕێوەبەرایەتیمان لە ڕەماوەکانی ڕابردوو چەندین قەتعی ڕێنمایی هۆشیاری هەڵواسیوە بۆ ئەوی ئاگاداری ئەو خەڵکی بکاتەوە کە ئەو شوێنانە شیاونین بۆ مەلەکردن یاخود هەر شوێن شتێک کە پەیوەست بێ بە سەلامەتی جانی گەشتیارە. دەڤەری سۆران بە هەر 4 قەزاکەیەوە ناوچەیەکی فێنک و دڵڕفێنە و ڕووبار و سەرچاوەی ئاوی زۆری تێدایە. بەو هۆیشەوە گەشتیاران ڕووی تێدەکەن، بۆیە پێویستە گەشتیاران لە کاتی سەردانیکردنی ناوچەکەدا خۆیان لە ڕووبارەکان بە دوور بگرن. بەو پێی هیچ مەرجێکی سەلامەتیان تێدا نییە بۆ گەشتکردن و مەلەکردن شیاو نین. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.